سبحان الله ئەم کارەبایی عەجیبە ئەچێ بۆ مێش لە 1 ساتە لەوەی کە بیستوتە یەکسەر بۆ تەحلیلەکە ئەڵێ ئەم پیاوەی بەرامبەرتان نەسیحەتتان ئەکات تکایە گوێ لێ بگرن باسی گەورەی دروستبوونی گوێتان بۆەکە تکایە لەخوا غافڵ مەبن تکایە ئەم گوێیە غەیری حەقی پێمە بیستن پێتان ئەڵێ مێشکی خۆتانە بۆتان تەحلیلەکە ئەڵێ ئەمە ڕاست و دروستەکەیە ئەمە حەقەکەیە ئەمە ڕاستیەکەیە کە خوای گەورەم نێتان بەسەرا پێیەکە قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون ئەو خوایی کە دروستی کردوون گوێ و چاو و ئەفئیدەی پێبەخشیون چۆن ئەمە ئەتوانیت ئینسان لە قیامەتە بۆی تەحلیل ناکرێ ئەڵێ وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير بەس جۆمان بگرتایە بەس ئەو نەجۆمان بگرتایە سەکەنە ئێمە لێرە نابووین لە جەحەنەمە پناگرن بەخوا خۆشەویستەکەم ئەنجا دوایی مێشک دێ لەسەر پەڕەی مێشک ئاوە لەسەر ئەم لۆبەی تەنیشتی مێشک ئاوە ئەم معلوماتۆ بۆ ڕاخە دانە بەدانەیە بۆ تەفسیرەکە پێتەڵێ ئەم دەنگە چییە هیچەیە زاکری پێشترت هەیە لەگەڵ ئەم دەنگەیە بەڵێ چۆن تێگەی لەم دەنگە حرف بە حرفی بۆت ئەخاتە پاڵ یەکتری بۆی کە بزانی ئەڵێ چی بۆی کە تێبگەیت بۆی کە حاڵی بیت